دەست پێ بکە. سڵاوتان لەبێ، شەوتان باش، هیوادارم کە تەندروستێکی باشتان هەبێت و ڕۆژ و نوێژووی تەعاتی هەموومان قوبوڵ بوو بێ ئینشاءالله. ئەمڕۆ دوم ڕۆژی ڕەمەزان بوو، نازانم دوێنێ یەکەم ڕۆژ بتوانە بۆ من زۆر ئاساییتر بوو تا ئەمڕۆ، نازانم بۆ من تۆزە قورس بوو و هیوادارم تخوا یەک تێبینی بچوو تخوا کاتی ڕۆژەکانتانشکێنن وەکو من و ئەمڕۆ بە پەلەپەل پەلەتان نەبێ بەخوا کاتەکە ڕاناکە خورمایە بخۆن، دانیشن، تۆزێ ئاو بخۆن بە ئیسراحەت، دواتر خواردنەکەتان بخۆن بۆ ئەوەی تەندروستیتان باش بێت، چونکە ماوەیەکی زۆر بوو کە ئێوە خۆتان لە خواردن گرتوتەوە لە پڕ هەموو شتەکان بەسەریەکەوە بەخوا مەعیدەوەری ناگرێت. توانە چۆنی؟ چۆن باشم، باشی زۆر باش. زۆر باشە. ئەمڕۆ دوم ڕۆژی ڕەمەزان بوو، هاتینە وڵاتان لەگەڵ چاوان، ینی ئەوەی کە دوێنێ باسمان کرد چاوان ئەو هەموو هەواڵ و ڕووداوی کە ڕوویدا بوو ئەمڕۆ زۆر بەزیادەوە بۆمان هێناون، زۆر شتی جیاوازمان پێەیە. بینەری ئەم بەرنامەیە بن تا کۆتایی دەبینن کە هیچتان لە ژێردەست دەرناچێت. ئەمڕۆ باسی خواردنێ کرد، ئەمڕۆ جیاواز بوو بێ ئەمە چونکە بە جەماعی لە دەوام نانمان خوارد، بەڕاستی پەلەپەلێکی زۆرمان کرد، بۆیە ئەتوانم بڵێ من دێکماوە زەحمات تێک چۆندا بۆ نمونەم دوانە پەلەمان هەردووکمان دەست پێ بکەین چاوان. دەست پێ بکەین. جا من حەزەکەم لە نرخی دۆلارەوە دەست پێ بکەم. ئەمڕۆ جارێکی تر بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی دابەزینێکی باشی بەخۆوە بینی. دوێنێ شەویش باسی ئەومان کرد کە پەلە نەکەن لە گۆڕینەوە و ئاڵوگۆڕی دراو بەتایبەت نێوان دیناری عێراقی و دۆلاری ئەمریکی، چونکەوە تا ناسەقامگیریەکی چەند ڕۆژێکە بەخۆوە بینیوە لە ماوەیەک دوو ڕۆژی ڕابردوودا. ئەمڕۆ جارێکی تر بە هەمان شێوە دابەزیەوە 100 دۆلار هاتە 146,000 دیناری عێراقی و تۆزێک زیاتریش. ئەمە قسەمان لەگەڵ وتەبێژی بازاڕی دراوی هەولێرا کرە، وتی بەشێکی پەیوەندی بە خستنە بازاڕی زۆری دۆلارەوە هەیە لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە ئەم دابەزینی بەهای دۆلارە. بەشێکی تریشی بەوەیە کە بازرگانان مامەڵەکانیان بە دۆلار دەکەن و بە نرخی 130,000 دینار، بۆیە وای کردووە کە بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی زیاتر دابەزێت. بۆیە باشترە ئەگەر دۆلارتان هەیە دەستکاری نەکەنەوەی کە ئێمە پێمان گەیشتووە، ئەگەر دیناریشتان هەیە بە هەمان شێوە جارێ دەستکاری نەکەن تا ئەوەندەی سەقامگیریەک. ماوەیەکی زۆر بوو لە 150 چاوان لە 150,000 گیری کرد بوو 150,000 و شتێک، بەڵام ئێستا ئەمە جەمپە دابەزینەکەی بەڕاستی هاتوتە 146. بۆ ئەزانێ بەیانی لەگەڵکردنەوەی بازاڕەکانم و بۆرسەیە چی لێ دێت و چۆن زیاتر دابەزێت یا بەرزە بێتەوە. چۆنە باواز لە دۆلار بێنین؟ ئێوارەی ئەمڕۆ لەگەڵ بەربانکردنەوەیە بەداخەوە گوێمان لە هەواڵێکی ناخۆش بوو، ئەوە بوو کە پیاوێکی بەتەمەن لە کۆیە لە کاتی بەربانکردنەوە و دواتر کە نوێژی کردووە دوور کات نوێژی سونەتی کردو، بەڵام دواتر لە کاتی نوێژی مەغریبە لە سوژدەیە هەڵنەساوەتەوە و گیانی لە دەستداوە بەداخەوە کە ئیمام و خەتیبی مزگەوتی مەلای گەورە قسەی بۆ 964 کردو، ئەڵێ کە ئەمە یەکێک بۆ لە نوێژ خوێنەکانی ئەو مزگەوتەوە هەموو کاتێک نوێژەکانی لە مزگەوت کردووە و ئێوارەش کە بەیەکەوە بوون و بەربانگیان کردوتەوە هیچ کێشەیەکی نەبوو، دوور کات نوێژی سونەتیان کردووە هیچ کێشێکی نەبوو، بەڵام دواتر کە نوێژیان کردووە لە سوژدەیە هەڵ نەساوەتەوە و پامنێری ئێمە لەوێ پرسیوێتی هەتا ئەو کاتێک کە ئێمە هەواڵەکەمان ئامادە کردبوو هۆکاری گیان لە دەستدانەکەی دیاری نەکرابوو. بەڵام من ئێستا پەیوەندی بە گۆڤەن فەتاحەکەم پامنێرمان لە کۆیە بۆ ئەوەی کە زانیاری تەوامان باتێ لەسەر هەواڵەکە و بزانین هۆکاری گیان لە دەستدانەکەی دیاری کراوە یاخودنا، چونکە هەتا ئەو کاتێک کە هەواڵەکەمان ئامادە کرد دیار نەبووکە هۆکاری مردنەکەی چییە. گۆڤەن سلااوت لەبێ. سلااو لە تۆش چاوانخان. زۆر سپاس کاکە گۆڤەن، هەواڵێکمان هەبوو لەسەر گیان لە دەستدانی پیاوێکی بەتەمەن لە کۆیە ئەم ئێوارەی لە کاتی نوێشکردنا لە کاتی سوژدای گیانی لە دەستدا بوو. زانیاری تەوامان بیتێ لەسەر ئەو هەواڵە و زانیاری نوێ چی هەیە لەسەر ئەو هەواڵە؟ سپاس چاوانخان، ڕەمەزانشتان پیرۆز بێ. گەر باسی ڕووداوەکە بکەم، ئەمڕۆکە لە کاتی بانگی مەغریب نوێژ خوێنان کە هەموو ڕۆژی خۆیان دەشکێن، حاجیکاری مڕادیش وەک هەموو نوێژ خوێنێکتر ڕۆژەکەی دەشکێنێت و دواتر نوێژی سونەت ئەنجامدا. بەڵام لە ڕکاتی دووەم لە سوزەدا حاجیکەریم زۆر دەمێنێتەوە کە بۆجێ گومان نوێژ خوێنان لەو کاتتا خەڵکەکە پێ ڤیدیۆ دەچن و دەیبەنە نەخۆشخانە، بەڵام لەوێدا ڕای دەگەێن کە ڕۆحی دەرچوو و جیان لەدەستداوە. باشە گۆڤەن، هەتا ئەو کاتی ئێمە هاتینە ناو بەرنامەوە دیاری نەکرابوو هۆکاری گیان لە دەستدانەکەی چی بووە، ئێستا دیاری کراوە چی هەیە؟ ناڵێن هۆکاری گیان لە دەستدانەکەی چی بووە؟ چاوانخان من بۆ هۆکاری گیان لە دەستدانەکەی سەردانی پزیشکی دادی کۆیم کرد، پێیان ڕاگەاندم کە ئەو تەمەنانە کە گیانە دەزدن
ناتۆ پزیشکی دادی کۆی هەر لە بەشی تەواڕی کۆیە کە لەوێ ئەو جۆرە کەسانە کە گیان نەدەستدان ناتۆ یعنی هەر ئەوەی کە بردبوویانە نەخۆشخانە لەوێ کە زانی بیان گیانی دەستدا بوو نیان هێنا بۆ پزیشکای دادی کۆیە. بەڵام من کە چوومە مزگەوت ئەو کاتی کە نوێژی مردووی لەسەرکرا پێیان ڕاگەاندم کە پێشتر نەخۆشی دڵی هەبوو چاوانخان کە ئەوەش دیارە بەشێکە لە هۆکاری ئەوەی کە گیانی دەدەستداوە. دەستەکانە خۆشکا گۆڤان زۆر زۆر سپاس مادومان دەست خۆش زۆر سپاس. بەڕاستی ڕووداوێکی دڵتەزێن و ناخۆش بووە بەڵام لە ڕۆژێکی مبارەکە لە ڕەمەزانە و لە ناو مزگەوتە و لە سوژدەیە و هەنی کۆمەڵێشت کۆ بۆتەوە خوا ڕەحمی لێ بکا و بە بەهەشتی خۆی شادی بکات. چاوان بابەتێکی تر هەیە ماوەیە کە چاوەڕێین ینی ئەوانەی خاوەن زەویەکانی سنووری ناحەی سەرگەڕانی کەرکووک ئەمە دەزانین کە ماوەیەکی زۆرە کێشە و گرفتیان هەیە و لە هەفتەی شوباتیش ڕابردوو کێشە و ململانەیەکی زۆر دروست بوو لەوێ بە هەمەڕی سەربازی هێرشکرا بۆ سەر جوتیارەکان. یەکێک لە جوتیارەکان کە نوێنەری جوتیارانی ناحەی سەرگەڕانە لەلایەن سەربازێکەوە ملپێچ کرایە ملی لەسەر تراکتۆرێک ڕاکێشرا ینی کێشەیان زۆر زۆر ڕوبەڕوو بووەوە. دوای ئەوە لیژنەی لە پەرلەمانی عێراقەوە سەردانی کردن و بڵیاریدا کە ئەو داواکاریانەی هەیە نەبیان گەێنێتە دەستی سەرۆکوەزیرانی عێراق. ئەمڕۆ سەرۆکوەزیرانی عێراق وەڵامی ئەو داواکاریانەی دابوویەوە لە ڕاستیە و نوێنەرەکەیشیان محەممەد ئەمین قسەی بۆ 1964 کرد و دەڵێت بەشێک لە گرفتەکان ئەگەر بەپێی بەڵێنەکانی سوودانی بێت سەرۆکوەزیرانی عێراق چارەسەر کراون تاوەکو ئێستا ئەوانەی کە کەرتی یانزەن لە سنووری 5 گوندی ناحەی سەرگەڕان کێشەکانیان جارێ ماوەتەوە لە گوندێکی تری ئەو ناوچەیە هەموو کێشەکان چارەسەر کراوە جوتیاران دەتوانن بگەڕێنەوە سەر زەویزاری خۆیان و دەست بە کێڵاندنی زەویەکانیان بکەنەوە. ئەوەی کە ئەو کێشەیەی ڕوبەڕووی بوونەوەتیایە گوندی شەناغە بوو ئەو کاتە و زۆرێک لە گوندەکانی تری دەوروبەریشی بە هەمان شێوە ئەو کێشانەیان هەیە. زەویەکانی کەرتی یانزە هی 5 گوندەکە ئەوەی کە سوودانی بڕیاری لەسەرداوە ئەویش بەحساب ماوەیەکی تر چارەسەریان بۆ بدۆزرێتەوە و خاوەنە ئەسلەکانیان کە کوردن بگەڕێنەوە سەر زەوی و زار و حاڵی خۆیان. دیارە ئەم کێشەیە بۆ ماوەیەکی زۆر چاوان ینی دەگەڕێتەوە کێشەی ئێستایان نییە ئەوان پێیان وایە کە عەرەبی هاوردە هاوهێنراوەتە سەر زەویەکانیان و ڕۆژ بە ڕۆژ کێشەیان بۆ دروستەکەن هەم لە کاتی کێڵانی زەویەکانیان و هەمیش لە کاتی دروێنەکردنی دەغڵودانیان بەردەوام کێشیان بۆ دروست دەکەن. ئەو کاتە دیمەنی زۆر سەرنج ڕاکێشتۆمارکرا ئەوەی کە پیاوێک لە ژێر هەمەڕێکدا پاڵکەوتە بوونێ شتۆمارەکە بڕوا ئەوەی ملپێچەکە زۆر بەترێن دوجاریش ئێمە قسەمان ینی دوای ئەوەی کە محەممەد ئەمینی نوێنەری جوتیارەکان چوو بوو سکاڵا تۆمارکا لە دەبست سەیری کردبوو کە پێش ئەو سەربازەکە چووە سکاڵای لە ئەو کاتە ئێمە هەواڵێکمان کرد ڕێک بە ناوی ئەوەی کە تاوەکو خاوەن ماڵ دزی کرد دەست خاوەن ماڵی کرد چوو شکاتیان لێ کردبوو. بۆیە ئێستا بە قسەی ئەوان گەیشتونەتە بەشێک لە چارەسەری ئەو کێشەیە و هیوادارین کێشەی جوتیارانی کوردی ناحەی سەرگەڕان و گوندەکانی دەوروبەری بە تەواوەتی چارەسەر بکرێت و ئەوان بتوانن لەسەر زەوی و زار و حاڵ و ماڵی خۆیان درێژە بەکاری کوشت و کاڵی خۆیان. توانە بابەتێکی تر هەیە کە ئەمە لە جیهانە زۆر باوە هونەرمەندە بە ناو بانکەکان کە هەمیشە خەریکن براند بە ناوی خۆیانەوەکەنەوە و ئەمەش لە کوردستان ماوەیە کە خەریکە ئەبێ بە باو هونەرمەندان هەمیشە هەستەکەن کە لە لای هونەرەکەیانەوە ناتوان بژێوی ژیانیان پێیا بکەن چونکە لە کوردستان هونەر نەبوو بە پیشەیە کە بتوانی خۆتی پێوە بەڕێبەری لە ئێستایا هونەرمەندان و زۆر کەسی دیار و ڤلۆگەرەکان هەوڵی ئەوەیان کە چێشتخانە خواردنگا و شوێنێکی تایبەت کافێ براندێکی خۆیان و یەکێک لە هونەرمەندانە عیفانی وەستا محەممەدە کە دوێنێ قسەی بۆ 1964 کردووە و بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوە چێشتخانەی و کەبابخانەیە بکاتەوە لە سیتەک و جیاواز لە هەموو کەسێکی تر کە وا باوەکە ئەو ڕۆژەی یەکەم ڕۆژ شوێنەکەیانەکەنەوە کە بۆ خواردن بۆ هەموو خەڵکێکی ئاساییە بەڵام ئەو ئەڵێ لەبەر ئەوەی کە من بەبێ باوکی گەورە بووم و ئەو ئازارم چەشتووە لەبەر ئەوە لە یەکەم ڕۆژی کردنەوەی چێشتخانە و کەبابخانەکەمان
شوێنی بێسەرپەرشتان ئەو مناڵانی کە بێدایک و باوکن ئەیان هێنمە ئەوێ لەگەڵ ژینگە پارێزەکان ئەوان لە لای عیرفانی وەستا محەممەد بەبێ بەرامبەر نان ئەخۆن و لەگەڵ ئەوەش ئەڵێ من ماڵم بۆ هەموو هونەرمەندەکان کراوەیە هەموو هونەرمەندەکان ئەتوانن بێنە ئێرە و سەردانی بکەن بەڵام بەخوا هەڕەشەیەکی بۆ کاک عومەر ناردووی تر نازانمە و هەڕەشیانە بێت چی بێ دیارە عیرفانی وەستا محەممەد یەکەم کەس نییە وەکو هونەرمەند و کەسایەتی دیار چێشتخانە بکاتەوە یان بێوێت ببێتە خاوەنی بزنسێکی خۆی لە ڕابردووش هونەرمەندی مینی فاغیر هەریری لە شاری هەولێر باڵە خۆشەکەی کردەوە کە چەندین باڵی خۆشی تری بە دووەدا هات لە شار و شارۆچکەکان و بە هەمان شێوە من تەنیا لە هونەرمەندا نەوەستاوە لە چەند ڕۆژی ڕابردووە بینیتان لە سلێمانیش مامۆستا هەڵۆ کە مامۆستای ئاینیە ئەویش کەبابخانەیەکی و چێشتخانەیەکی داناوە و ڕۆژانە هاوڵاتیان سەردانی دەکەن و خۆی ڕۆژانەتەیە کار دەکات و چاوان وتی ئەمە لە دنیادا بوونی هەیە ئەو کەسانەی کە ینی ناودارن فەیسی خۆیان دەکەنە براندین بۆ و کاری کە دەست پێ دەکەن بۆ بزنسەی کە دەیکەن و خەڵکێکی زۆریش ڕۆیان تێدەکات و ماف و حەقی خۆشیانە بیانەوێ جگە لە پیشەکەیان کە وەکو هونەر یا وەکو هەر ئەکتەر وەکو هەر بابەتێکی دیکە دەرکەوتون لە پاڵیا بزنسی خۆشیانە بێت و بنە خاوەنی براندێک و ژێوی ژیانی خۆیانی پێ بەڕێ بکەن بن مناسبە چاوان بابەتێکی تر هەیە ئەم ئەوانە دەستگەڕێک لە سنێمانی یعنی ئەوەندەی نەمابوو کە کارەسات بنێتەوە فەقیرە بوتڵی غازەکەی ئاگری گرت بوو چەند کەسێک ئەگەر دیمەنەکان بێتە سەر شاشە هەوڵی کۆنتترۆلکردنی دەدەن ئەگەر بتەقیایەتەوە خوانەکردە ڕەنگە کارەساتێکی بخکاندایە بەڵام زۆر باش بوو کە ئەوەی کە دەیبینن ئاگرێکی زۆر بە لە غازەکەوەیە هەوڵی کۆنتترۆلکردنی دەدەن چەند کەسێک عەرەبانەیەکی دەستگێڕە و کابینەیەکیشی لە تەنیشتایە عەرەبانەیەکی تر لەم ناوە بەسراوەتەوە ویستراوە یعنی کۆنتترۆل بکرێ ئەگەر بت لە غازەکە بتەقیاتەوە ڕەنگە زیانی بەو دیوارەی کە لە تەنیشتایەتی بە عەرەبانەکان بگەیاندایە و بەو خەڵکە و ئۆتۆمبیلێش کە لە نزیکیوەن بەڵام باشە کە کۆنتترۆل کراوە بۆیە حەقا ئاگداری بتڵی غاز بن لە ڕاستیە بۆەوەی کارەساتی بە دواوە نەیەت ئەمە باسی بابەتێکی تر بکەم چاوان ئەویش پشووە لە ماوەی ڕابردووە ینی لەم چەند ڕۆژەیە ئەمە هەواڵێکمان ئێمە ناگرێتەوە شو ئەوەی کە ئێمە ناگرێتەوە نە وەڵڵا نە ڕەمەزان نە جەژن نە هیچ بۆ ئێمە نابێ ئێمە و هاوپشەکانمان لە هەر دەستگایەکی ترکە هیچەکەن ئەوان دەزانن تێگەن کە پشوو نایانگرێتەوە سوودانی بڕیاری دابوو وتی پارێزگارەکان هەر لە خۆیان و پشوو زۆر ڕاگەیەنن بۆ بۆنەی سەرما و نازانم چی ئیتر ئەوان نەکەن لەبەرەوە پەروەردە پەکێکەوێ کۆمەڵە سێکتەری ترەیە پەکێکەوە بەڵام منەمێ باسی پشۆکان بکەم لە ئەوە ڕۆژی ئەمڕۆ فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە کە ڕۆژی چوارشەممە بەهۆی 5 ئازارەوە یادی ڕاپەڕین پشووە و هەر لە مانگەدا کۆمەڵێکی تر پشوو هەیە پشووی نەورۆز 20 و 21 و 22 مانگ بەپێی ئەگەر ساڵنامەی پشۆکانی ساڵی پار بێ ئاوا پشوو دەبێت و 14 ئازار یادی لەدایکبوونی بارزانی ئەویش دیسانەوە پشوو دەبێت بەڵام ئەوەی کە هەیە وەکو پشوو بۆنەیە و بۆ پشوو ڕناگەێنرێ 16 یادی هەڵەبجە و ڕۆژی جلی کوردیش دەی سێ ئەوانە پشوونین بەڵام بۆنەیەکی دیارن و چێڵی لەسەرم پشوانە چاوان تو ینی وڵی لەلایەک پێم خۆشە لای پێم ناخۆشە لەبەری من ناگرێتەوە ئیجا هاوڕەکانمان لە ماڵەوەڵێن ها ئێمە لە ماڵی سراحەتەکەین ێواتم بۆی ژەڵم ئێماچین خزمەتی ئێوە ئاکەین پشۆکان خۆشە بووگرێتەوە خۆشە بووگرێتەوە من هەر لێسەوە واستاکەم بۆ جەژن جەژن بڕۆیتەوە چەند جەژنە لە ماڵەوەنی چەند جەژنە لە ماڵەوە نیم وڵا جەژنی ڕەمەزان باش بوو ڕۆشتمەوە پار بەڵام لە جەژنی قوربان و ئەو شتانە نەورۆز و ئەوانە نەوەڵا هەمووی هەر لێرە بوو لە هەولێر لەدەوە خزمەتی ئەوە بۆ سێ جەژنە چیە لە ماڵەوە جەژنم نەکردووە بەشکم ئەم جەژنە شتێکمان بۆ بکەن زۆر باشە چیترمان هەیە هەر لە ڕەمەزانات مێنینەوە وەڵڵی لە ڕەمەزان ئامێنینەوە باشە با بچنە لای پامنێر دەشتی لە دەشتی عارف لە هەولێرەوە بڕیارە فستیڤالێکی گەورە بەڕێوە بچێت لە هەولێر لە بەردەم قەڵا بابزانین کەی دەست پێیەکەوە لە فستیڤالەکە چی نمایش دەکرێت چۆن ئامادەکاری کراوە لە بەردەم پارکی شاری هەولێر لە لای نافورەکان بە زمانی خۆمان لە بەردەم قەڵا دەشتی سڵاوت لێ بێت ئەم فستیڤالەکەی دەست پێیەکە چیتیان نمایشەکرێت تاکەی بەردەوامە بێ
سلااوت لێبێ ئێستا من لە شەقامی بەردەم بازاری قەیسەریم لە شاری هەولێر بڕیارە 5 مانگ لێرە فستیڤالێکی یەک مانگا بکرێتەوە بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز بڕیارە ئەم کۆشکانێک کە لە پشتی منەوەن 4 مانگ بدرێت بە کاسبکاران ئەوانەی کە دانی ئەم کۆشکە بەکرێ بگرێن 4 مانگ پێویستە سەردانی بەڕێوەبەراتی شارەوانی هەولێر بکەن چونکە لەوەی زیادکردنیشی ئاشکرا دەکرێت بۆ ئەم کۆشکانە بۆ ئەوەی کە بەسەر کاسبکاران دابەش بکرێت کۆشکەکان ژمارەیان چل کۆشکە هەر لێرەوە درێژ دەبێتەوە تاوەکو بەردەم شەقامی باتە هەروەها ئەو کەسانێک کە دانەوێت ئەم کۆشکە بەکرێ بگرن مەجی سەرشی ئەوەیە کە دەبێت کورد بن واتە ئەگەر کورد نەبن ناتوان ئەم کۆشکانە وەربگرن هەروەها لە 5 مانگەوە بۆ ماوەی 30 ڕۆژ واتە تاوەکو 5 4 ئەم فستیڤالە لێرە بەردەوام دەبێت هەروەها هەر لەگەڵکردنەوەی ئەم فستیڤالە ئەم شەقامە لێرەوە دادەخرێ تاوەکو بەردەم شەقامی باتە واتە لە ماوەی ئەم 30 ڕۆژەدا هەر لە بانگی مەغریب تاوەکو پاشێ و هیچ ئۆتۆمبیلێک بۆی نییە بەم شەقامەدا تێپەڕێت تەنها پێویستە پیادەکان ئەو کەسانێکە بە پیادن لێرەدا هاتو چۆ بکەن ئەمەش بۆ ئەوەی کە کەشێکی خۆش و دڵگیر بۆ گەشتیاران فراهەم بکرێ ئەوانەی کە لە ناو هەولێرن و ئەوانەی کە وەکو گەشتیاریش سەردانی ئەم شوێنە دەکەن. سپاس دەشتی بۆ زانیاریەکانت چاوان فستیڤالێکی گەورەیە دیارە چل کۆشدان شتی شمەکی نەوعاونە ئیتیا عرض بکرێ و ئۆتۆمبیلیش بەو ناوانە ڕوا کەشێکی خۆش ئەڕۆی خۆشە جەوی لای قەڵای هەولێر بە تایبەت بە شەوی ڕەمەزانان تایبەتە ئەگەر فستیڤاڵیشی تیابێ قەرەباڵغتر و خۆشترە بێ اینجا توانە هەر هەولێرنا منە ڕۆم بۆ سلێمانی باشە فیسڵ ناڕم دیلانم نردووە دیلان لە سلێمانیە لە لای سینەماکان شوێنێکی تایبەتە لە سلێمانی و هەمیشە قەرەباڵغی پێوە دیارە اینجا هەر من بڕۆمە ئەوێ بچمە سلێمانی بەیەکسەر ڕاکەم بۆ ئەوێ لەوێ لەفە بخۆم لە بەرەوەی زۆر حەزم لە لەفەیە اینجا ئێستا من لە سلێمانی دیلان محەممەدم لەگەڵای ئەڕۆمە لای ئەو بزانم لەوێ کەش و هەوا چۆنە خەڵک چۆن ئەچنە ئەوێ چی ئەەکەن دیلان سلااوت لەبێ پێم بڵێ ئێستا لەوێ چییە گوزارێ خەڵک چۆن پێشوازی لە مانگی ڕەمەزانەکان چۆن لەوێ خواردنەکان هەڵەبژێرن چی ئەخۆن ئەوانەی کە سەردانی ئەوەیەکەن کێن بەڵە چاوان من ێستا لە بەر سینەماکانم لێرە جم و جۆڵێکی زۆر هەیە هاوڵاتیان بۆ بەربانگ سەردانی ئێرە دەکەن ئەو کەسانشی گەگەشتیارە سەردانی ئەم شەقامە دەکەن و بۆ ئەوەی کە لێرە نامخۆن لێرە ئەوەی کە پتێوێ دەست دەکەوێت لە کەباب لە لەفەی جگەر لەفەی مریشک لە گاز و لە برنجوشلە و سەرجەم بابەتەکان و میواگەن هاوکار بێنەکان بجۆزێتەوە لێرە چەندین بابەتی لێیە کە لە میوە لە خواردەمەنی و لە چەندای دیکە بەس چاوان منەزانم کە تۆ زۆری حەز لە لەفەی جگەرە جا لێرە سینیەک جگەری لێ و ئەم برادەرە سەرقاڵەتی سڵاوی لێ بێ هاوڵاتیان چ کاتێک زیاتر سەردانی ئێراکەن وڵی لە کاتی بانگا پێش دەقە پێش وانگینە ئێرە و بۆ ناخواردنە هەموو شتێکمان حازرە و لە خزمەتانای بۆ پاشیوانیش خەڵک سەردانی ئێراکە بۆ پاشیوانیش خەڵک سەردانی ئێراکە و تا سعا پێنجەم شوێنەمان کراوەیە چیتان هەیەوە لێرە وڵی گۆشتی خەڵوزە مریشکە لەگەڵ جگەرە زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ لێرە ئەم شوێنە کە گەسی سەر خەڵوزیان هەیە هاوکات جگەریشیان هەیە کە چاوان زۆری حەز لێ بەپێکە بە منیاوتووە لێرە جوم جۆڵێکی زۆر هەیە هاوڵاتیان بۆ ناخواردن سەردانی ئێرە دەکەن بۆی کە هەم کاتێ بەسەبەرن هەم نانێکیش بخۆن لێرە تاوکو نزیکەی دوای بانگی بەیانیش خواردن دەمێنێ ئەمە بەردەوامە ئەم شوێنە کە بەردەوام خەڵک یەنە ئێرە بۆ ئەوەی کە نام بخۆن یاخود چایە بخۆنەوە و چەندان بابەتی دیکەی لێ وەکو بابەتی ئەکسسوارات و بۆن و سەعات و مستیلە و چەندانی دیکەی لێە لێرە کەوابخانێشی لێ بە ناوی بەرخۆلەوە لە ئەم وەسایە سڵاو لێ بۆسا چیتان هەیە کەبابی لێ باڵی لێ گۆشتی لێ جگەری لێ دڵی لێ گۆنە گونچی لێ حلێوەیە چیتان زۆر خۆشە هاتی کەبابی سەمەی بەناوبانگە خەڵک زۆر خواسی دەسەرە بەڵێ گەشتیار کەیەتە ئێراڵەن چی وڵاتی زیاتر کەبابەکەی زیاتر کەبابە ئەی وەکو بابەتانی دیکە چیترتان هەیە کەبابی لێ باڵی لێ گۆشتە جگەرە دڵە گونە گونچی لێ حلێوەیە باجارێ کەبابی جوانە بۆ دانم زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ هەرچەنە من بەردەوام کاتێکە قسە لەگەڵ توان ناشاکەم ئەڵێ لە بری من بڕۆ دوو کەباب خۆ لە سلێمانی کە کەبابی سلێمانی تایبەتمەندی خۆی هەیە جا
ئێستا هاوڵاتیان دێن بۆ کەباب خواردن هەرچەند نەزان توانە زۆری حەز لە کەبابە بەڵام ئەم جارە بە سەفەری مەگەر بۆی بەرینەوە بۆ ئەوەیە کەبابی سلێمانی تایبەتمەندیشی خۆی هەیە بۆی کە تام و لەزەتێکی تایبەتی هەیە لە سەراسی عێراقدا کە ئەم کەبابە بە شێوازەی زۆر تایبەت ئامادە کرێت کاتێکاڵی کەبابی سلێمانی کەبابەکەی دەرەجەیەکە بەردەوام گەشتێرانش کاتێ سەردان دەکەن نەوێت چێژ لەو کەبابە ناسکەی سلێمانی ببینن ئەمە بێ برادران ناخۆش کە لێرە نین و ئێمە ئەم شەو کەبابە خۆین لێرە بۆ ئەوەی کە کەباب تایبەتمەندیشی تایبەتی سلێمانیە بەڵێ چاوان ئەگەڕێمەوە لای ئێوە دەستخۆش دیلانگیان زۆر سپاسمان دوو نەبی وڵات دیلان سوی کرد بە دڵمان بەرنامەمان بۆ جگەرەکە چەورە ینی ماڵی ئیفە دیلانە عافێتی بێ دیلان دیلان لە بری منیش جگەرێ بخۆ لە بری توانە دوو کەبابەکە خۆی لە بری منیش با جگەرەکە خۆشەوە زوو دیلان تەلەفۆنەکە کە تەلەفۆنەکە ئەڵێم ینی ئەگەر بە دڵم نەبێ بیرۆکەکە یاشتێڵم دەبڕۆ دوو کەباب خۆماڵەوەەکەریکی چی جا پرسیارم لێکە ئەڵێ کەبابخانە پرسیاری لێکم ئەڵێم کەبابخانی تازە چی هەیە لە سلێمانی کوێ هەیە ئەگەر هاتمەوە ئەم جارە بەڵستوانە من گوێنە ئەمە تازە کۆنەشتویە بەس لە فەی جگەر بێ منی خۆم هیچ کێشەم نییە اینجا تۆزە کێشەم هەیە لێرە لە فەی جگەر بۆ شێوازە دروست ناکرێت کە من حەزم بێتی بەس لە سلێمانی ڕێگە شێوازەکەم هەیە لەگەڵ خواردنا لە بینی ئەو لێری سلێمانی ئەیتر باوە بمێنێ بەرحاڵ بابەتمان زۆر ماوە کە لەگەڵ چاوانە باسیکەین بابەتی سەرنجڕاکێش بۆ ئەم شەو کابرایەک هەیە لە دووسخورماتوو مام حەوێز چل دانە ساڵە خەریکی سیارەشتنە ینی لە بەردەم ئەو شوێنانەی کە بە سەریعی ئۆتۆمبیل دەشۆن مام حەوێز خەریکی ئەو کارەیە چل ساڵە هەر ئۆتۆمبیلێک لەو ڕێگە ئامەوە ڕێگەی بینی بەغدا هەولێر کەرکووک بەغدا کە تێپەڕێ لەو چێشخانانە ئەو ئۆتۆمبیلەکەی بە خێرایی بۆ دەشوات ئەو خۆی باسی بۆ 1964 باسیەوەی کردووە کە لە نەوەتەکانەوە بەر ڕوبعە دینار و نیو دینار ئیشی کردووە کۆی کە دەیبینن ئێستا بە 2,000 ئۆتۆمبیل دەشوات و خەڵک زۆر خۆشێوێ و ئوموریشی باشە ینی کەسابەتێکی باشە بووە و مناڵەکانی پێ بەخێوەکە ئەمە دیمەنی مام حەوێزە ئەم پیاوەیە ڕۆژانە ئەو ئۆتۆمبیلانی کە لا دەدەن لەسەر شەقامە گشتێکەوە دێنە لای ئەو ئاوێک دەکەن بە ئۆتۆمبیلەکە بۆ ئەو باشە و خۆی باسی کردووە ئەڵێ زۆر پێکانە ئەم لە بەرەوە خەڵک خۆشمێوێ جاری وایە بە تایبەت لا دەنە لای من سیارەیان بۆ بشۆم 5 مناڵم هەیە و هەمویان مەکتەبیان تەواو کردووە و خوێندنیان تەواو کردووە و هەر بەم کەسابەتە ئەیان ژێنم ئۆتۆمبیلەکەیان بە جوانیەشون با گوێمان لە خۆی بێخۆی بزان چۆن باسی دەکات مناڵەکان میگانە شادەی خۆیان وەم لەم ڕۆژە ئیسەش خوێنن دوانیان لە خەریکە تەواویەکەن و مساعدەیەکەم بەمیشە من لەخۆەوە بێزییا بێ مامینم زۆرە لە بەغا و کەرکووکۆ تێن لێرە سیارە لای من نەشۆن من و هەرزانیشۆن خەڵک منی خۆش گەرەکە کابرای کاسب بووم و وەم عمر و تەمەنە و لەخۆەوە زییا بێ مامینم هەیە و لای ئاسواق کاوە تێن و لەخۆەوە زییا بێتر من ساعات 5 بەیانی تێم 6 بەیان تێم تقریبا 7 مەغریبە ڕۆمە بەلایشە لەشی ساغ بێ مام حەوێزەوەی کە باسی کرد ماوەیەکی زۆرە لە بەیانی زۆر تاوە کوێوارە خەریکی ساڵە خەریکی کاربیت و لەسەری بەردەوام بی زەبتەوە تاڵێ خەڵکیش خۆشێوم و بەبوونێ منەوە دێن بۆلام ئەم بابەتانە چاوان حتمما لە ماڵپەڕی 1964 دۆستکە یاردی هەمووی هەیە بە هەواڵەکانیشەوە و زۆر بابەتی دیکەش هەم لە پیجی 1964 هەم لە ماڵپەڕی 1964 دەتوانن ڕۆژانە بیان بینن ئەم بابەتە جیاوازانە ئەتوانە هەر شارێک کۆمەڵێک کەسایەتی هەیە کە پێی ئەناسرێتەوە کە بۆ ئەستەمبول و لۆگەی ئەو شارە لە هەولێریش بێگومان کۆمەڵێک کەسی زۆر تایبەت هەیە کە بوونەتەوە لۆگۆ و سمبولی ئەو شارەیەکێک لەوانە ڕەشۆی سازەکە زۆر کەم هەولێری هەیە ئەگەر ئەو کەسایەتیە نەناسێ و زۆر کەم خەڵک هەیە ئەگەر بە گەشتیاری هاتی بێتە هەولێر و بە هەولێرا سێپاری بێت و ئەو کابرایی نەبینی بێت و نەیناسی بێت و کوچە و کۆڵانی هەولێر نییە کە ئەو سازی تیانە ژەند بێت و گۆرانی تیانەوت بێت بەڵام بەداخەوە ماوەی 7 مانگە بێت کە ڕەشۆی ساز نەخۆشە وەکو براکی کە قسەی بۆ 1964 کردو ئەڵێت ئێستا جەڵدەی مێشک لی داوە 7 مانگە بێت لەسەر جێگە کەوتۆ و بەداخەوە
دکتۆر ئیزنیا و ئێستا لە ماڵەوە لەسەر جێگە کەوتووە و بارودۆخی بە شێوەیەک خراپەکە بە هیچ شێوەیەک نەیتوانی قسە بۆ ئێمە بکە لەبەرەوەی دوو جیهازی پێوەیە ڕۆژانە حەو دەرمانی هەیە ئەبێ و حەو دەرمانە بخوات بە بەردەوامی و داوا دەکات کە براکەی ببرێتە دەرەوەی وڵات لەبەر ئەوەی لێرە بە هیچ شێوەیەک چارەسەری نییە. زۆر گرنگە گرنگی بەم کەسایەتیانە بدرێت بۆ مانەوەیان. ڕەشۆ کەسایەتیەکی ڕۆحسوک و دیاریەوە لێر بوو جا بەوە بەناوبانگە کە نەوەستاوە لە شوێنێکە کوچە و کۆڵانگەڕاوە سەر شەقامەکان بێ ئەوەی پێی بڵێن خۆی دانیشتووە سازەکەی دەرکردووە و گۆرانیشی وتووە و سازەکەی ژن و باگوێکی لێ بگریم زانم چیمان بۆ ڕەشۆ. بەڵێ ئەمە ئەوەی بینیتان ڕەشۆ بوو ڕەشۆی سازجان لە شاری هەولێر بەوە بەناوبانگ کە گۆرانەکانی هونەرمەند حەسەن زیرەک زۆر زۆر دەڵێتەوە و زۆربەی و گۆرانیانەی کە وتێتی وە گۆرانی حەسەن زیرەک من خەڵکی هەولێری زۆر خۆشەوێت هیوادارین کە تەندروستی باش بێت و ئاوڕی لێ بدرێتەوەی کە پێویستە لە ڕووی تەندروستیەوە بۆی بکرێت. هەواڵی وەرزشی چاوان ئەوەی کە من خەفەتم پێ خوارد دوێنێ شەو و ئەم شەویش کە بەرشەلۆنە بردیوە و هەمی زۆرێک لە ئەندەرانی ڕیال مەدرید بەڕاستی ماوەیە کە جمهوری بەرشەلۆنە دەمی زاڵە و لەسەرەوە ئەم شەو لە کۆنترۆڵەوەڵێن دەستمان خۆش بە جمهورەکانی بەرسەلۆنە. ئەم شەو بەرسەلۆنە لە ڕیال سۆسیدادی بردەوە بە 4 گۆڵ بەرامبەر بە 0 دوێنێ شەو ڕیال مەدرید دۆڕانی بەرامبەر بە ڕیال بێتیس. ئەچمە لای سۆما هەواڵی وەرزشیم پێڵێ و باسی ئەم یاریانەشم بۆ کە ئەم برنەوەی بەرشەلۆنە واروە دۆڕانی ڕیال مەدریدیش. سۆما فەرموو. بەخوای توانە ئێمە حاڵمان زۆر باشە وەک دەزانین کەمێک لەمەوبەر کە یاریەکەی بارسا تەوابوو لەگەڵ ڕیال سۆسیداد تا بۆیە دەڵم حاڵی ئێمە زۆر باشە بەڵامی تۆ و چاوان بەخوا نازانم حاڵتان چۆنە ئەز ئینشاڵڵا باش دەبن خەمتان نەبێت ماندوو نەبن هەم ئێوە هەم ئازیزانی 964 کە ئێستا بینەرمانن دوو هەواڵی زۆر گرنگ و خۆشمان بۆ وەرزشوانان ئامادە کردووە ئێستا من پێشکەشتانی دەکەم. شەوی بارسایە کەمێک پێش ئێستا لە یاریەکانی هەفتەی 26 خولی ئیسپانیا بارسەلۆنا میوانداری سۆسیدادی کرد و بە 4 گۆڵ لێ بردەوە. ئەمەنجامە گۆڕانکاری لە ڕیزبەندی خولی ئیسپانی دروست کرد. ئێستا بارسا بە 57 خاڵ لە لووتکەی ڕیزبەندیە و ئەتلەتیکۆش بە 56 خاڵ پلەی دووەمی گرتووە. ڕیاڵیش کە تا 2 هەفتە لەمەوبەر لووتکەی ڕیزبەندی گرت بوو دوای دۆڕانەکەی شەوی ڕابردوو چوەتە پلەی سێم و 54 خاڵی هەیە تەنیا 12 هەفتە ماوە و دەشبێت گۆڕانکاری گەورە لە ڕیزبەندیەکە ڕووبدات بە تایبەت کە هەرسێ یانە لە لالیگا و چامپیۆنس لیگ و جامی شار ڕکابەری دەکەن. جاگوێ لەو هەواڵە گەرمە بگرن. ڕیال مەدرید لە 5 هەفتەی ڕابردووی لالیگا تەنیا 1 یاری بردوتەوە چاوی ڕەخنە و گلەیی هاندەرانیش لەسەر کارلیتۆیە. هاندەران پێیان وایە ئەنچیلۆتی بەم کە لە ڕقیەی دەست خەڕۆیان دەکات چونکە سەرەڕای یاری نەکردنی بێڵینگهام و ڤالڤێردی و سیبایۆس کەچی ئەنچیلۆتی ئەسینسۆشی خستە سەر کورسی یەدەک. کارلۆ ئەنچیلۆتی دوای یاریەکە کوتوویەتی فەرموو زەینەدین زەیدان برادەرمە ئەم شەو بیبینم چی جواب بدەمەوە. ئەمە ڕاستی نییە بەڵام لە هەرێمی کوردستان دۆڕانەکەی ڕیال بە زیرەکی دەستکرد دەستکاری کراوە و وەک هەر ڕووداوێکی تر کراوە بە کۆمیدی و ئەنچیلۆتیان کردووە بە حاجی جادر و شیکردنەوە بۆ دۆڕانەکەی دەکات. من هیچ ناڵم تەنیا ئەوە نەبێت ئەنچیلۆتی خوالێت قبول نەکات ئاوا کردوتین بە بنێشتە خۆشی سەرزاری هاندەرانی بارسا. با ڤیدیۆکە ببینی. فەرموویستا کە زەیدەن زەدان برادەرمە ئەو شۆگەمەکەمان بینی جوابی زەیدەن زەدان دەمەوە ئەوە شۆ مەڕۆ نەچە عیبە عیب خالی تو لە هەمان گەورەتی برم لەو پازیان نادێ کاکە لەو پازیان نادێ کاپتنم بەس دەبی تۆ ببینەوە کاکە بەس سەتەری بشێن بەس پشتە غەفوری ڕاوەستای بەس دێ غەفور خۆی دەکە ئەرە کاپتن ئەتومانەوە من دەری باشی و ناچلێگە خیتافی عەمدی بکە ئەوە قسەی کرد بەد نەکرد باە ئەرێ وەڵا هیچ نازان هیچ نازان کاکە وەڵا نازانم چێ دەرێ نازانم چییە دەفەرمو یەک سەعات قسە لەو شێ دەکەی دەفەرم قسە لەو شێ دەکەی مع الەسەب دەرسم بە زەیدان و گواردێلای دە فەرمووتوانە تۆش کوڵی دڵت بە ئەنچیلۆتی بکە و بزانین تۆش هەندەری کامیانەی و هەروەها چاوانیش. دەست خۆش سۆما سپاس دەکەم من هەندەری ڕیال مەدریدم وەڵا بەڵام ئەو دیمەنەی
ئەو دەنگی حاجی جادر کەکراوەتە سەری زۆر زۆر ینی خۆم پێ ناگیرێ بە تایبەت دوو قسەی کاڵەیە فەرمەوە زەینەت زیدان برادەرمە و ئێوارە چی پێ بڵێ ئەجا ئەوە بەشێکی تری هەیە من زۆر گۆم لێگرتووە بە گۆڵچی ئەڵێت گلەی لە گۆڵچیە گۆڵچی ئەڵێ من بەتەنێ گۆڵچی بۆ کێو لەگەڵادەکە وڵا باری ڕیال مەدرید سۆما لە لێژیە فەقیرە بۆی نایەوە چەند یاریەکە ئەنچلۆتی خۆشی دانی بەوا ناوە بەڵامی تر بەرشەلۆنەش ڕناگیرە هیوادارم کە لەمە دووە ئەوەندە پێشڕەوی نەکات توانانەیە جوابەمە منیش ڕیال مەدریدم بەڵام هەرێ بینەوە ئێمە ئەبتاڵمانەیە ئەبتاڵی دەمین ئەبتاڵ بڵێ گرنگ ئەبتارە توانە هەواڵێکی کەمان هەیە کە 1964 هەمیشە گرنگی زۆر بە بابەتە ناوخۆیەکانەدا و ئێمە هەنە جار نامانەوە هەواڵی بکەین کە سەرچاوەیەکی ڕاست و دروستمان نەبێ بۆیە هەمیشە 1964 با سەرچاوی هەواڵەکانتان بێت لەبەر ئەوەی هەواڵەکانی 1964 ڕاست و دروست و تا بنج و بنەوانی هەواڵەکانە ڕات هەواڵێک ئەمڕۆ بڕابوو بوویەوە کە گوایە ئەمڕۆ تەقینەوەیەک ڕوویاوە و تەقینەوەکە ئەمڕۆ بووە و من دوو منداڵ کە خوشک و برایەکن بەیەکەوە تەقینەوەیەک پێیاندا تەقیوەتەوە و کچەکە چاوی لەدەستداوە و کوڕەکەش دەستی چەپی لەدەستداوە بەڵام 1964 بە دوای ئەم هەواڵەیە ڕۆشت و وردەکاری هەواڵەکەی بە تەواوەتی بۆ بینەرەکانی خستۆتە ڕوو ئەویش ئەوەیە ئەم ڕووداوە دوێنێ پێش سەعات 11 لە گوندی سەفوان لە بنگردی قەزای دووکان ڕوویاوە دوو منداڵ بوون پارچەیەک تەقینەوەیان پێ بۆ بە بەرد پێیان کێشاوە و پارچە تەقینەوەکە پێیان تەقیوەتەوە منداڵە کوڕەکە پەنجەکانی دەستی قرتاوە منداڵە کچەکەش چاوی بە سەختی بریندار بووە و ئێستا لە نەشتەرگەریایە و نەشتەرگەری بۆ ئەکرێت و هەردوو منداڵەکە لە ژێر چاودێری چڕان و پارچەی زۆر زۆریان بەرکەوتووە اینجا توانە هەمیشە پێمانەڵێن ئێوە بۆچی ئەوەندە گرنگی بە هەواڵەکانی کوچە و کۆڵانەیە ئێمە شەڕەڵین 1964 لە هەموو کوچە و کۆڵانێک گرنگی بە هەواڵە ناوخۆیەکانە دەین ئەو ینی ئەوەی کە لە سەرتاوە ئێمە بۆ خەڵک ینی بەڵێنماندا کە هەواڵی لۆکاڵ بگوازینەوە و هەواڵی سەرجەم کوچە و کۆڵانەکان لە گوندێکی دوورە دەستەوە لە ناوچەی پشدەر و بتوێنەوە لە ئامێدیەوە لە زاخۆوە لە کفریەوە لە گەرمیانەوە لە سلێمانی و پشدەرەوە لە شارباژێرەوە ئەوەندە ئەوانەمان بەلاوە گرنگە ڕەنگە هەواڵێک کە زۆر ئاسان بێ بەدەسەوە و تەنیا خەریکیەوە بین بەلاوە گرنگ نەبێت بۆیە لەسەر ئەوە ماوینەتەوە و بەردەوام هەواڵی کوچە و کۆڵان و ناوچە دوورە دەستەکانیش بۆ ئێمە هەواڵن و گرنگی پێدەدەین دوێنێ باسی نرخمان کرد و ئەو هەڕەشەیەی قایمقامێتەکان ئیدارە سەربەخۆکان و پارێزگاکانیش گواستمانەوە گوتمان ژمارە تەلەفۆنیانەیە کە نرخگران نەکەن بەڵام ئەمڕۆ جارێکی تر نرخی مریشک بەرز بۆتەوە ئەوە ڕەنگە پەیوەندی بەوە نەبێت کە فرۆشیارێکە خۆی بەرزیکردی بێتەوە لە ڕاستی ئەوەی کە ئێمە بە دوواداچوونمان بۆ کردووە لە گەرمیان پامنەرمان میلاد ینی بە دوواداچوونێکی بۆ کردبوو کە نرخی کیلۆیەک مریش 750 دینار چۆتە سەری کە ئەمەش بەڕاستی بۆ کیلۆیەک زۆرە بۆیە ینی پێشتر پێش ڕەمەزان پێشەم دوو ڕۆژە کیلۆی بە 2750 دینار بووە ئێستا کیلۆیەکی بە 3500 دینارە مریش فرۆشێکیش بە پامنێرەکەمانی وتبووی ئەمە خۆرم 750 دینارە نییە کە ئەمەش بۆیان پاکەکەین بۆ هاوڵاتیان هەزاری تریان لێوەرەگرین ئەمە 2500 دینار و بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە مریش کەم بۆتەوە لە بازارە بۆیە نرخەکەی گران بووە بەشێکی زۆر لە مریش دەنێرێتە ناوەڕاست و خواروی عێراق بۆیە لە لای خۆمان خواستی زۆر لەسرە بەڵام خستنەڕۆغی کەمترە و گران بووە بۆ هیواداری لە مانگی ڕەمەزانە هیچ نەبێت گۆشت و مریش کە هاوڵاتێکی زۆر سەری تێدەکەن و بەکاری دێنن و خواستی لەسرە گران نەبێت تا ڕەمەزانەکەمان تەواو دەبێت چاوان چی ماوە باسیکەین من هیچ نەماوە ئەوەی کە هەبوو لەگەڵ توانە لە ئێستاەوە تا ئێستا بۆمان باسکردن ئەوەی کە هەیە ئەمێ بیڵێم لە 1964 پرۆگرامێکی زۆر تایبەتمان بۆیەوە ئامادە کردووە بەشان و باڵی خۆمە هەڵێم خۆم پێشکەشکاری پرۆگرامەکەم شەوانە چمە ناو بازار و شوێنە گشتیەکانی هەولێر لەگەڵ خەڵکی زۆر شیرین و قسە خۆش گفتوگۆکەم خەڵکی زۆر بەڕێزیتیایە گۆرانین بۆ ئەڵێن بۆ خۆمان نوکتاکەین قساکەین بەسەر هاتە گێڕینەوە پرسیار وەڵامەکەین ئەوەش نییە کە من بەدەستی بەتاڵ بچمە لە ئەو ئازیزانە هەچ کەسێک وەڵامی پرسیارەکانم بزانێ هەچ کەسێک گۆرانیم بۆ بڵێ قسەی خۆشم بۆ بکە من خەڵاتی خۆمی پێشکەشەکەم اینجا ئێستا ئەمەوێ پێتان بڵێم لە ئێستا هیچ شتێک نەماوە تا سپەی شەو
لەگەڵ توانە بە کۆمەڵێک هەواڵ و بابەتی گرنگی تریەمەوە بۆ لاتان هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازم توانە تۆش ماڵاوایی بکە و پێکەوە شەوگارتان بەخێر و باش هیوای پاشێوێکی باش بۆ هەمولایەک وەسبەی نێش ڕۆژوێکی باش و بەهێز بۆ هەمولایەک با پرۆمۆکەی بەرنامەکەی چاوانەوە وەسفی کرد با پرۆمۆکەی ببینین و کۆتایی بەرنامەکە بە کۆتایی بە بەرنامەکەیانین شادن ماڵە ئەتوانی ئێستا تەلەفۆنکەی بۆ دایکت بڵێ دایکەمەوێت سبەینێ بچنە داوای ژن بۆم تەمری دنکێکم دۆزیۆتە بڵێ ئێ کەنیشکێ عالم فەقیرە ئەو بۆ موتان خۆتان لایەن کاکە وەرە وەرە تۆ نەڕۆی پشتم پێ مەگە وەرە قسەم بۆ بکە چۆن نازانم نازانی نازانم سۆرانی قسێ بکەم بجە بەبادینی قسەکەی کێشەیە ئێستا یەک بەیەکن ئەو من خەڵاتەکەی خۆم پێشکەشی تۆ دەست خۆش پیرۆزت بێ تا شەوێکی ترە ببینەوە میوانی ماڵەکانتان ماڵەوە